ئەمڕۆ ئینشاءڵڵە باز لە حکومەتی یەکەمی شێخ مەحموودی حەفی دەکەین کە لە سلێمانی بە شێوەی حکومدار حکمی کرد و دامەزرا لە ساڵی 1970 بۆ 1920 پێشەوەی بێمە سەر حکومەتەکەی شێخ مەحموود حساب بۆ ئەو بکەین کە پێش هەموو شتێک یەکەم سیستمی حکمێکی خێڵەکی بوو. سیستمی حکمی خێڵەکی پێشتر باسمان کرده بوو کەوتمان لە ئەوروپا شەشتیوا دروستە بوو، خانەوادەیەکی گەورە دەوڵەتیان نەتوانی دروست بکەن و گەورەترە بوون، بەڵام بیرکردنەوەی خێڵەکییان گەورەترە بوو. هەندێک لە وڵاتی مسلمانانیشا بەو شێوە گەورە و دروست بوون. خانەوادەی محەممەد علی پاشا لە میسر خانەوادەیەک بوون، بەڵام گەورەتر بیریان کردەوە دەوڵەتی نوێی میسریان دامەزران بوو بە سیستمێکی یاسایی کە دامەزرا لەسەر هیچ ئەساسی خێڵێک دروست نەبوو دواییتر. بەڵام ئال جابر و ئال عەزیز یا ئال سعود لە ساڵی 1912 کە دەوڵەتی عەرەبی سعودیان دروست کرد لەسەر ئەساسێکی خێڵەکی دروستیان کرد کە هەتاکو ئێستاش هەر خێڵەکین و پیاوانی ئال سعود ئەوانەی کە ئەگەڕێنەوە سەر کوڕانی شافەهد و خالید و براکانی تریان کە 16 کوڕی هەبوو عەبدولعەزیز ئێستا نزیکی 8,000 پیاون. هیچ دوکانێک ناکڕێ بەبێ ئیمزای ئەوان، هیچ دوکانێک نافرۆشێ بەبێ ئیمزای ئەوان. بۆیە پێ ئەچێ پارتیش بێوێ بەسەر هەمان شێوەی ئەوانە بیرکاتەوە و هەنگاو هەڵێنێتەوە بۆ دروستکردنی کیانێکی کوردی کە زۆری ماوە بێ بە دەوڵەت. ئینگلیز لەو سەردەمای ئەو سیاسەتیان فراهەم هێنا بوو. تەبەن ئینگلیزەکان زۆر دوورتریان ڕوانیە ئەو واقع جوغرافیای نوێ کە کەوتۆتە بەردەستیان. عێراقێکی عەرەبی کە بریتە لە دەشتێک و ڕوبەرێکی پانتایی، بەڵام پێویستی بەوە هەیە کە سنوورێکی چیایی هەبێ بۆ ئەوی بیپارێزێ. هەر وەختێک ویسترا ئەتوانرێ لەوێ هێزی خەیالەی سوارچاک و تۆپچی لەو چیایانەدا بمەزرێ بۆی بتوانێت بیپارێز. هەروکو ئێستا کە جۆرج بۆش لە استراتیژیەتی نوێی خۆیە داوای لە بەرزانی کردو و لە جەلال تاڵەبانی ڕێگا بدەن، ڕێژە بێ بدەن بە مەجبوری لە قەرەداخ و لە شیوەڕەش و حاجی هۆمەران لە سەرلوتی پارتی وێشێتی دوو بنکە و پێگەی سەربازی بەهێزدا بنێن بۆی بەڕووی ئێرانیەکانە بتوانن لەوێ کاریگەر بن و کەس نەتوانێت زەفەر بە ئەو بەرژەوەندیانیان ببا کە لە عێراقا ئەیانەوێت دروستی کە. ئینگلیزەکان لەو سەردەمەیە کە هاتن هیچ سیاسەتێکیان دەربارەی ناوچەی کوردیەکان نەبوو، سیاسەتیان ڕۆشن نەبوو و نەبێ ئەوەندەش غەشیم بوو بن، چونکە ئەوان لێزان بوون، ئەوان وەکو وڵاتێکی ئیستیعماری کۆن ئەیانزانی چۆن ئیدارەی ناوچەکانە بن بەڕێوە. بەڵام دید و تێڕوانینیان دەربارەی کوردەکان بەپێی ئەو راپۆرتانەی کە مێجەرسۆن و مێجەرنۆئیل و ئەوانی تریان نووسی بوویان، ئەوان هەروایان تەسەورە کرد کە ئەو تیۆریەی لە هەندستانە بە تایبەتی لە باکووری ڕۆژهەڵاتی هندستان و لە کشمیر و لای پەتان و لای بەلوچەکانی ڕۆژ ئاوا تەنفیزیەکەن کە بریتی بوو لە نەزریەیەک هەر بە ناوی کابرای تیۆرەوانەوە نووسراوە کە بە ناوی ڕۆبەرت سانێمانە. ڕۆبەرت سانێمان منەزیر و دید بیرفراوانێکی ئینگلیزی بوو. ئەو تیۆرەی دانابوو کە بە ناوی مەهراجا دوایی ناسرا یان ڕاجا، سەرۆک خێڵێک بەدەسەڵاتێک یان خاوەن نفوزێکی هندستانی کە لە ناوچەی خۆیان بێ ئینگلیز ئەو بکا بەشت پشتی ئەو بگرێ، دەسەڵاتی خەڵکی تر بخاتەوە ژێر دەسەڵاتی ئەو وەکو نوێنەری ئیداری ئینگلیزی لە ناوچەکەی هەڵس و کەوتکا بۆی بەرژەوەندی ئینگلیز بپارێزرێ. ئەمەش ئەرنۆڵد تی وۆڵسن کە نوێنەری مەندووبی سامی بوو هاتە عێراقەوە لەگەڵ ئەو هێرشەی ئەوانە 1914 کە هاتە ئەوێ ئەو فکرەی دیسان هێنا کە پێی ئەوترا تیۆری مەدرسەی ئیستیعماری هندستانی. بۆیە ئەوان هەرچی سیاسەتێکیان بەرامبەر بە کورد دەکرد هەر کاتی بوو. بۆیە ئەمەش ئێستا تەکیدی لێەکەینەوە کە هەموو سیاسەتێکی جۆرج بۆش و ئیدارەکەی بەرامبەر بە کورد کاتیە. ئەوەی پۆل برێمەر هەر کاتی بوو، ئەوی مەجلس حکوم هەر کاتی بوو. ئەوان کە دێنە وڵاتانێکەوە کە ئەو سەردەمە هەر پێوترا محەممەد سکانتری وڵاتانی محەممەد، ئێستاشەمان بە ناوی وڵاتانی ئیسلامی کە دێنەوە ناوی بە هەمان شێوە حکومیەکەنەوە ئەیانەوێ وەکو چۆن دکتۆر محمود عوسمان وتی ئەیانەویست یەکەم جار بۆیان ببین بە متەرجم، دوایی ویستیان بۆیان ببین بە ئیداری،
سێهەم ویستیان بۆیان ببین بە مستەشار کە ئێستاش هەر لەو قۆناغەیە لەبەرەوە ئەوان ئەم دید و تێڕوانینیان لەسەر ئەم تیۆریەی خۆیانەوە هەبوو کە سانێمان دروستی کردبوو دای ڕشتە بوو کە بریتە لە تیۆرێکی مەدرسەی ئیستیعماری هندی کە باە خەداتە سەر یەک ڕێسای سەرەکی هەڵێ ئیداریە ناوچەکە بەهێز کە بێەوەی هیچ اعتیبارێک بۆ سیاسەتی ناوچەکەدا بنەی یعنی ناوچەکە لە ڕووی سیاسیەوە مەخوێنەرەوە بە خێڵەکی دروستی کە بۆیە ئەو هەیکەلی ئەو پەیکەرە ئیداریەی بۆ شێ مەحموود دروست بوو پەیکەرێکی ئیداری خێڵەکی بەحت بوو هیچ سیما و مۆرکێکی ئیدارەی سیاسی پێوە نەبوو هیچ بایەخدانێکی بە شێ مەحموود پێوە نەبوو بەو سیفەتەی کە سیاسیە باشێ مەحموود بۆ خۆی وای خوێن دەبێتەوە بەڵام ئینگلیزەکان وایان تەماشاک ئەو تیۆری مەدرسەی ئیستیعماری هەندیە چەند خاڵێکی سەرەکی تایە کە ئێستاش ئەمریکایەکان لەسەری ڕۆن بۆیە تەرکیز یەکەمەوە سەرەمێ زۆر بە هێدیانە ئێمە ئەم باسی حکومەتەی یەکەمی شێ مەحموود بخوێنین یەکەم ئەڵێ خەڵکی مستەعمەرەکان شیاوی ئیدارە و سیاست نین یەکەم جار کە بەم چاوەوە تەماشایانەکە نەزرەیەکی دوونی یعنی هەمویان لەژێر ئاسۆی دیدی تۆون تۆ ئەبێت دووەم تەدریبیان پێ بکەی مەشقیان پێ بکەی بۆ ئەوەی ببن بە وەکیلی تۆ متەرجم ئەمە خاڵی دووەمی تیۆری مەدرسەی ئیستیعماری هەندیە یەکەمەڵێ دانیشتوانی مستەعمەراتەکان شیاو نین پێگەیشتو نین ئامادە باش نین بۆ ئەوەی ئیدارەیان بدرێتە دەست لە ڕووی سیاسیشەوە سەیری ناوچەکانیان مەکە دووهەم پێویستیان بەوە هەیە بخرێنە مەشقەوە تاکو مەشقی ئیداریان پێکرێت تا ئەبن بە متەرجم و ئەبن بە وەکیل سێهەم ئەو ئیدارانەی کە دا ئەمەزرێن لە هەر ناوچەیەکە کە هەن پێویستە ڕاستەوخۆ پەیوەست بن بە ئینگلیزەوە چوارەم ڕۆڵی هاووڵاتیانی مستەعمەرەکان بریتیە لەوەی کە ئامۆژگاری حاکمی ئینگلیز بکەن کە ئینگلیزیش لە بەرامبەرە ئەنجومەنی ڕاوێژکاری دروستەکە لە ناویانە یان ئەنجومەنی شارنشین یا ئەنجومەنی شارەوانی کە ئەوان پیاو ماقوڵان طبعا لە بینی قەوسە دەرەبەگەکان و ئاغاکان و ڕاجاکان و مهراجاکان و دەسەڵات و نفوزەکان شێخی طریقەیە هەر کەسێکی ترکە هەیە و ساحب نفوزێکە و لەگەڵ ئینگلیزە تەعاملەکە بخرێنە یەک مەجلیسەوە ئەوان وردە وردە ئیقتراحات و دید و تێڕوانینی خەڵکەکان نەقڵکەنەوە دیسان بۆ یعنی ببنە حەلقەی وەسڵ لە نێوانی ئیستیعمار و خەڵکە داماوەکەی خۆیانە ئەمە دیدی ئینگلیز بوو ئەمەشە دیدی ئەمریکایەکان بۆیە ئێستایەکی وەکو زەعیم عەلی ئێستا ئێمە لە 24 شوباتی 2007 4 ساڵە احتیلال وڵاتی ئێمەشی داگیر کردو وەکو عێراقیشی کە داگیر کردووە ئێستا زەعیم عەلی ئەڵێ بەتەماین لە شوباتە مەلەفی ئەمنی هەولێرمان بدەنێ مەلەفی ئەمنی هەولێرێک کە مێشولەی پیاناڕوە کە لە ژێر دەسەڵاتی پارتیایە کە خەڵک نەیەتوانی فانیلەیەکی سەوز لەبەرکە بەڵام ئێستا بە خۆڕایی کەوتۆتە بەردەستی احتیلال و زەعیم عەلی وەزیری پێشمەرگەی کوردی چاوەڕوانە مەلەفی ئەمنیەتی تەسلیم کەن شوباتیش 4 ڕۆژی ماوە کەوابوو ئەمە هەر سیاسەتە خافڵاندنەکەی قەدیمە هەر جێلکەزابیەکەی بەریتانیایە ئەمریکاش وەکو جێلکەزابێک هاتۆتە پێش ئەمریکا جێلکەزاب نییە جێلکەزاب تەمان لە کوردیە جێل نییە بەڵام کەزابانە خۆی کردووە بە جێل جاوشەیەکی کوردیە بەرامبەر بە کەلیمەی لؤم لە عەرەبیە بەکار هاتووە ئینگلیزێکی جێلکەزاب لەو سەردەمەیە کە هاتووە بە راپۆرتی خۆی دراسی هەموو شتێکی کۆمەڵگەکەی کردووە ئەمریکایەکی جێلکەزاب ئێستا کە هاتووە لە دەیان مرکزی استراتیجیەوە هاتووە چونکە فقط لە ئەمریکا 51 مرکزی دراساتی لێیە 51 مرکزی دراساتی استراتیجی لە ئەمریکایە هەیە کە لە کوردستانە تەنها ئەوەی فەرید ئەسە سەرد هەیە لە هەموو وڵاتانی عەرەبیە 7 هەیە ئەوان لە 51 مرکزی استراتیجی لە زەمەنی ئینتەرنێت و تەکنۆلۆژیا و گەیاندنی معلوماتە
لەم وڵاتەوە هاتوون کە هەموو شتێک دەربارەی کورد دەزان و لە مەدای ئەو 15 ساڵی کە چەندین جارە کەوتنە نێوان پارتی وێچێتیەوە تەقاریری هەردوو لایەن دژ بە یەکتری بە ئاسانی پێگەشت لەو کاتێک کە وشیار زێباری نوێنەری پارتی بوو لە واشنگتۆن، هەروەها بەرهەم ساڵح و پاشن و پێش ئەویش هەروەها عەبدولەتیف ڕەشید نوێنەری یەکێتی بوون لە ئەمریکا. جگە لەو راپۆرتی خۆیان داوە بە ئەو تاغوتانەی ئەمریکا هەموو شتێکی دەربارەی کورد و کوردستان و تاریخ و تەفسیلاتێکی ژیانیان نەزانی. ئێستاش کە هاتۆتە ناوچەکە و مەلەفی ئەمنیەتی بۆ خۆی گرتووە بە هەمان دید و تێڕوانینی ئینگلیز، بەڵام بێ تەجروبە کۆنەکەی ئینگلیزەکان کە هاتنە کوردستانەوە شێ مەحموودیان بینی یەکسەر تەجروبەی ڕاجاکانی تریان بیرەکەوتەوە. وەختێک کە شڕواڵ لە پێی کوردیان بینی بەو هەموو چرچ و لۆچەی لە شڕواڵەکەیە، شڕواڵ لە پێی بەلوچیان بینی کە لەو شاخانەوە دائەنیشت و بەرژەوەندی ئینگلیزەکانی لە ویلایەتی سندا ئەخستە خەتەرەوە. لەبەرە زۆر حاڵی بوون کە ئەم کوردە شڕواڵ لە پێیانەش ئەگەر زوو کۆنتترۆڵ نەکرێن دێنە خوارەوە بۆ خانەقین و ئەتوانن ئەو ڕێگایە بگرن. ئەو 3 ملیۆن پاوەنە نەڕواتە بودجەی ئینگلیزی داگیرکەرەوە. ئەوان باوەڕیان بەو شتانە هەبوو. لەو دید و تێڕوانین و تیۆری مەدرسەی ئیستیعماری هندستانیەوە ئەیانزانی ئەیانوت خەڵکی مستەعمەرەکان شیاوی ئیدارە و سیاست نین، کەفاەتی ئیداری دروستکەم بە مەشق پێکردنی خەڵکی و بیانکەی بە متەرجیم و بە وەکیلی خۆت، بەڵام اعتیباری سیاسیان بۆ دامەنێ. سێهەم ئیداراتێک دروستکە بەڵام ڕاستە و خۆ پەیوەست بن بە خۆتەوە. چوارەم ڕۆڵی هاوڵاتی ئەو ڕۆڵی ئەیان دەیتێ با لە مەجالیسێکا بێ ئەنجومەنی محەلیان بۆ دروستکە و لەوێ کۆیان کەرەوە بتوانن نەسیحەتت کەن و دید و تێڕوانینی تۆ نەقڵکەنەوە بۆ خەڵکەکەت بۆ کۆنتترۆڵکەن. ئینگلیزەکان کە هاتنە کوردستانەوە بۆ یەکەم جار سەیریان کرد، کورد زۆر لە چەکدارەکانی بەلوچە چن، وەکو میلەتێکیش سەرسەخت و پارێزەری سربەخۆیی ناوچیاکانی خۆی و ئازادی خۆی و ئیمارەتی خۆی لە میلەتانێکی تر ئەچن کە لە ڕۆژهەڵاتی باکووری هندستانە هەبوون، بزەبت هەموو شتێکیان لە یەکە چێ. بۆیە ئەوانیش ئینگلیزەکان قەناعەتیان هاتە سەر ئەوەی کە ئەم کوردانە ئەگەر بێت و بە تەواوی کۆنتترۆڵ نەکرن ئەبن بە مایەی ئیزعاجکردنی ئینگلیز. بۆ ئەمەش وەسیقەیەک هەیە کە لە 24/8/1970 خۆیان نووسیویانە ئینگلیزەکان و ێستا بە ئینگلیزی هەیە و لە بەردەستمانە هەیە ئێستا. لەو کتێبە نایابەی دکتۆر عوسمان عەلی بگەڕێنەوە سەری هەموو جارێک و کتێبە ضروریە ئەو برا بەڕێزانە هەموو دەستیان کەوە کە لە هەولێر چاپ کراوە بە ناوی دراسات في الحركة الكردية المعاصرة کە کراوە بە عەرەبی، بەڵام لە ئەسڵا خۆی ڕیسالەی دکتۆرایە بە ئینگلیزی لە جامعەی تۆرنتۆ تەقدیمی کردووە و دکتۆرای لەسەر وەرگرتووە. پاشان لە نیسانی 1920 لە مەکتەبی وەزارەتی خارجی بەریتانی کۆبوونەوەیەک کرا بۆ مستەقبەلی کوردستانی عێراق. لە 1920 یعنی لە نیسانی 1920 لە مەکتەبی وەزارەتی خارجی بەریتانی لە بەریتانیا کۆبوونەوەیکی گەورە کرا بۆ داهاتووی کوردستان کە لە عێراقایە. هەروکوتیشمان کوردستانی ئێستای ئێمەی باشوورە و کاتە بەشێک بوو لە ویلایەتی مووسڵ، مەرکەزەکەی مووسڵ بوو، بەڵام هەندێک ناوچەی تری نزیکی نەوسودیشی هەر لەگەڵ بوو کە بەرامبەر بە تەوێڵەیە. لەو کۆبوونەوەیە یەکێک کە ناوی A.S. منتاغ کە وەزیری بەریتانی بوو مەسئول بوو لە هندستان. ئینگلیزەکان طبعا ئەو وەزارەتیان ئاوا هەبوو، مەسەلەن چەرچل سەردەمێک وەزیری مستەعمەراتی بەریتانی بوو، منتاغ وەزیری بەریتانی بوو بۆ هندستان، کاروباری هندستان. ئەو بزەبت ئەم قسەیەکە کە من کردومە بە کوردی، ئەڵێ هەر کارێک بکەین لە باکووری عێراق لە کاری دەستگاکانی ترمان بچێت کە لە باکووری ڕۆژهەڵاتی هندستانە سوودبەخشە بێت. ئەمە خۆڵاسەی قسەی ئەو دید و تێڕوانینی ئەوە کە هاتووە لە کوردستانە ئەوێ هەمان تەجروبەی باکووری ڕۆژهەڵاتی هندستان کە قەومێکن پێیانەوترێتەوە مەسوو، وەکو ئەوان وەکو کوردن پێویستە تەجروبەی ئەوان تکرار کرێتەوە. هەر لەو شوێنە لەو
کۆبوونەوەیە وەزیری دەرەوەی ئەو کاتەکە ناوی لۆرد کەرزۆنە تەئیدیەکا و پێی ئەڵێ وەکو وڵاتانی تری محەممەد ڕەفتاری لەگەڵ بکرێ ئەمە هەر بزەبە دەمان عیبارەتی کەرزۆنە کە ئەڵێ وەکو وڵاتانی تری محەممەد ڕەفتاری لەگەڵ بکرێت تەمان کەرزۆن یەکێکە لەوانەی کە چوار مەرجەکەی داوە بە مستەفا کەمال لە دواییە بۆ ئیلغاکردنەوەی خلافەتی ئیسلامی و لابردنی دەوڵەتی ئیسلامی سیستمی ئیسلامی هەروەها ئیعلانکردنی سکۆلاریزم یان لائیکیزم یان علەمانی واتە جاکردنەوەی دین لە دەوڵەت و لابردنی دین بەو شێوەی کە هەمومان دەربارەی شتێک ئەزانین بۆیە ئەمیژەڵێ هەروەها ڕەفتاریش لە وڵاتانی تری محەممەدیە هەر بەو شێوەیە بکرێ یعنی ضروریە ڕیشەکێشکردنی دینەکە بۆ ئەوەی فەصلی دینەکە لە سیاست و حکوومەتێک بکرێت چکە ئەگەر حکوومەتەکە بوو بە علمانی کاروباری ئاسانەکەوێتە بەردەستی ئەو وڵاتانە هەروەها بەریتانیا و ئەو شوێنانەی تر لەبەرە بەڕاستی ئەمە شتێکی مهمە کە ئێمە پەی بەمانە ببین بزانین کە چۆن لە سەرەتاوە ئینگلیز دید و تێڕوانینی بەرامبەر بەم ناوچەیەکی گەرەزۆن ڕایوا بوو ئەگەر کورد بکرێتە دەوڵەتێک یان ئیمارەتێکی سربەخۆ نایەتە خوارە و کێشە دروستکە بۆ عێراق بەڵام مێجەر نۆئیلیش ڕەئی ئەمەی بوو ئەمە وەکو ئەو دوو تەرەفە بەڵام ئەوانی تر کە لە واقع و مەیدانەکەیە کاریگەرتر بوون راپۆرتەکانیان کاریگەرتر بوون وەکو وێلسۆن مێجەرسۆن وێلجمان های ئەمان دەبلیو های ئەمانە هەمووی بەرپرسی مەیدانی بوون ئەفسەر بوون جەنەرال بوون مێجەر بوون مەسوولی کەرکووک بوون هی هەولێر بوون هی کفری بوون دوایی لە مووسڵ بوون ئەمە هەموو هاتبوونە ناوچەکەوە ئەمان ئەو راپۆرتانێک کە ئەیاندا ئەو تێبینیانەی ئەیان نووسی سەبەبێکی سەرەکی بوو بۆ ئەوەی کەوا کورد ئەمان ڕەیاوانە بوو کە کورد بە هیچ شێوە ببێ بە حکوومەت بە دەوڵەت بەڵام ئیدارەیەکی وەکو هندستانی بۆ دروست بکرێ بۆیە تەماشاکەین هەرزوو لە 1920 لەگەڵ شێ مەحموودا کەوتنەوە کێشە چونکە نەئەکرا ئەوەی کە لە دید و تێڕوانینی شێ مەحموود و کوردەکانە هەبوو نەئەکرا وەکو مهراجایەکی هندستانی ڕازی بێ بەوەی خۆی بۆ خۆی دەوڵەمەند ببێ و فەخفەخە و هایلایف بژی بڕوا هاوینانیش بۆ بەریتانیا بەڵام بێتەوە شعبێکی کشمیری هەتاکو ئێستا پێوەیە ئەناڵێنێ ئێمە زانین کە کشمیر کێشەی کشمیر لە ساڵ 1947 کشمیریەکان هەموو دەنجیان بۆ ئازادی خۆیاندا بۆ سربەخۆیی خۆیان بەڵام مهراجایەک ئەو کاتە کە حاکمی ئەوێ بوو ڕەئیدا کە سەر بە هندستان بێ قسەی ئەوی خوارد و قسەی هەموو میلەتەکە خرایەوە دواوە گەلی کورد لەو سەردەما کە بە دیدی ئینگلیزەکان وەکو گەلی مەسوودی وابوون ئەوان ڕەئیان وابوو کە ئەم گەلە لەو باکووری ڕۆژهەڵاتی هندستانە چۆن ئیستقلالێتی خۆیە پارێزێ کوردیش هەروە ئەی پارێزی هی خۆی لەبەرەوە نەکەوینە ململانێ لەگەڵیان باشە وەختێک کە دەوڵەتی عوسمانیان تێکشکان شۆڕشی دەوڵەتی عوسمانی جێشی عوسمانی بەرامبەر بە ئینگلیزەکان شکا کشانەوە ئیدارەی سلێمانی بەدەست دەوڵەتی عوسمانیە بوو تەبان هەموو ئەزانین لەبەرەوە لە 1970 عەفوەن لە 1970 حاکمی دەوڵەتی عوسمانی لە سلەیمانی بە کابرای کە ناوی عەلی ئەحسان پاشایە بانگی کرد و پێی ودوتی من ئەمەوێ واز لە ئیدارەی سلێمانی بێنم بۆ شێ مەحموو کە ئاگاداری بکەینەوە ئێمە لە جەنگا کە شکاوین منیژە کشێمەوە ئەڕۆمەوە لە وڵات دەرەچم لەبەرەوە شێ مەحموو هێزێکی بەهێزی هەیە و دیندارە طبعا ئەو کابراش بە تەبیعەتی حاڵ سەر بە دەوڵەتی عوسمانی بۆ هەر ئەوی پێخۆشترە وەک لە ئەوەی ئینگلیزەکان بێن و ئیداریان حکمی بکەن لەبەرەوە ئەو دەسەڵاتە درا بە شێ مەحموود لەو سەردەمەیە کە گەورەترین نفوزی هەبوو طبعا لە سلێمانی و لە دەوروبەری وفعلا دەسەڵات و نفوزێکی بەهێزیش لە باب و باپیری شێوە کە بۆی مابەوە پیرۆزی و هالەیەکی قودسی یعنی خەرمانەیەکی پیرۆزیش بە دەوری ناوەکەیانەوە هەبوو وەکو شێخ و ساداتی بەرزنجی کە کوڕزای شێخ مارفی نۆدەیە بابیشی شێخ سەعیدی حەفیدە کە لە مووسڵ شەهید بووە و تەعاتوفێکی گەورە لەگەڵ شەهیدبوونی باوکیە هەبوو خۆشی وەکو نفوز و مەلاکێکی گەورە زۆری لەبەردەستا بوو سڵتە و جەبەروتێکی زۆریشی هەبوو کە وەکو ئاغاش تەسەڕوفیە کرد بۆ لێدانی مسکێن و خەڵکێکی تری مخالف بە دید و بۆچوونی لەبەرەوە گەورەترین نفوزی بۆ دروست بوو ئەم پیاوەی
ئیدارەی سلێمانی کە سەر بە دەوڵەتی عوسمانی بوو کە سوڵتەکەی تەسلیم بە شێ مەحموود کرد ئینگلیزەکان هەستیان پێکرد کە شێ مەحموود ێستا نفوزێکی ئیداریشی دەستکەوتووە لەبەرەوە یان ئەبێ اعترافی پێ بکەن وەکو ئەو قەومی مەسعودیە تەماشایان کەن کە لە ڕۆژهەڵاتی باکووری هندستان هەیە ئیستقلالێتی خۆیانە پارێزن یا ئەوەیە بێ لێک بدرێن بۆیە بەڕاستی شێ مەحموودیش لەو سەردەمەیە کە ئەوەندە زۆر زوو ئینگلیزەکانی بینی لە نزیکەوە و سەرکەوتنیان بەسەر ئەم دەوڵەتە کۆنەی دەوڵەتی عوسمانیا بوو لە مدەی 4 ساڵە تەماشا شێ مەحموود ئێوەش دەزانن لەشکری ناردوو بۆ شوعێبە بۆ دژایەتیکردنی ئینگلیز ڕوبەڕووی ئەو مابۆوە ئەمەی کە جەلال تاڵەبانی لە یادی شێ مەحموودە پێشمانگە دوومانگ لەمە و پێشیا کەمتر ئیشارەتی بەوەدا وتی بەڵێ خۆ شێ مەحموودیش پێشمەرگەی ناردبوو بۆ خوارێ بەڵام ئەوەی کە جەلال تاڵەبانی فێڵی لێکردی نوویستی کڵاوی جۆرج بۆشمان بکاتە سەر ئەوە بوو کە نەیوت شێ مەحموود بۆ شەڕی ئینگلیز خەڵکی ناردبوو بۆ شوعەیبە بەڵام ئەم پێشمەرگەی کرێگرتە بۆ یارمەتیدانی ئەمریکا ئەنێرێ بۆ سونی کوژی بۆ عەرەب کوژی بۆ دوژمندارێتیەکی تر کە بە ڕەگ و ڕیشاڵی نەوەی داهاتووە بڕواتە خوارەوە بۆ ئەوەی ئەنێرێ نەک ئەوەندە بە پیاوەتی بە بۆ دەرکردنی ئەمریکای احتیلال بیان نێرە بۆ شوعەیبەیەکی تر لەو سەردەمای شێ مەحموود کە هەستی پێکردوە ئینگلیز زۆر سەرکەوتون نامەیەکی نرد بۆ یەکێک ناوی ئەرنۆڵدە نامەیەکی نرد بۆ ئەرنۆڵ کە تایە ئەڵێ ئێمە حەزەکەین من حەزەکەم ئیدارەی باشووری کوردستان بە ناوی حکومەتی بەریتانیاوە وەربگیرێ من حەزەکەم ئەم ئیدارەیە بگرمە بەردەست یعنی من ببمە حاکم من بکەن بە حاکمی باشووری کوردستان و ئیدارەکەش بە عایدی ئێوە بێ ئەمە ئەو عەرزەیە کە شێ مەحموود ویستوێتی وەداوێتی ئینگلیزەکان لەو سەردەما هیچ خیارێکی تریان لە بەردەستانە بووی سەر پشک نەبوون سوپایان هێشتا بە زۆری نەگەیشت بۆ عێراق هەر ئەوەندەیان پێکرا بوو کە لەو شەڕەیان سەرکەوتوو بن سەربازیان کەم بوو ئەو شوێنانەش بەرفراوان بوون لەبەرەوە مەجبور بوون ئەم داواکاریەی شێخ قبولکەن بەڵام وەکو چارەسەرێکی کاتی ئەمە مهمە وەکو چارەسەرێکی کاتی ئەوان وەریەگرن بەڵام شێ مەحموود پێی وایە ئەیکەن مەمەلیکی کوردستان مێجەر نۆئیل هاتە سلەیمانی کە فەرمانبەرێکی ئینگلیز بوو تم تەجروبەی زۆری لە ئێرانە و لەگەڵ قەبیلەی فارسەکان و لە هندستان و ئەوانە هەبوو ویستی هاوکاری شێخ بکە هات ویستی ئیدارەی ناوچەکە بخاتە بەردەستی شێخ و هەمووی کۆنتڕۆڵ بکرێ ناوچەکە هەمووی هێدی بکرێتەوە ئەوە شتێکی مهمە کە ئەوان قەناعەتیان هاتە بۆ سەر ئەوە وەسیقەیەکم لە بەردەستایە کە ئێستا ناوی ئەیر ژمارە 20 خەتمائیل 512 تەلێگرافێکە نووسراوە لە پۆلیتیکەڵ بەغداد لە قۆنسوڵێتی بەغداوە نێرراوە بۆ ئیندیا ئۆفیس بۆ ئیدارەی بەریتانی لە هندستان ژمارەکەی 9350 کە لە 1 نۆڤەمبەری 1970ەوە نووسراوە وەسیقەکە لە کتێبێکی تریشا هەیە کە بە ئینگلیزیە ناوی کوردیش ناشنالیست موڤمنت یەکێک نووسیەتی بە ناوی جوەیدە لە مجلدی دووهەم لە لاپەڕە 470 هەمان وەسیقە هەیە ئەمە زۆر مهمە کە مێجەر نۆئیل عەفوەن ئەمە مهمە کە مێجەر نۆئیل دێتە سلەیمانی بۆ یارمەتیدانی شێخ ئەیەوێ شێخ دەسەڵاتدار بێ خەڵکی تر بێنە ژێر نفوزی ئەو بەڵام ئەو سەری شێخی گرتووە یعنی ئەو شێخ بگرێ و شێخیش خەڵکانێکی تر بگرن وەختێک مێجەر نۆئیل دێ ئینگلیزەکان بە سەریح و واضح تعلیماتێکی ڕۆشن ئەدەنە مێجەر نۆئیل هەروەکو چۆن ئێستا ئەیدەنە دایانە جیگارنەر و دایانە پۆل برێمەر و دایانە نیگرۆپۆنتی کە بوو بە سەفیر و دایانە زەڵمای خەلیلزاد کە ئێستاش هەر سەفیرە و دوێنە لە سلێمانی کۆبوونەوەی بە مەسعود بەرزانی و جەلال تاڵەبانی کردووە ئەوان ئینگلیزی دوێنێ و ئەمریکای ئەمڕۆ سەریحن لەگەڵ ئەفرادانی خۆیانە بە وردەکاری تعلیماتەکانیانە دەنێ و پێویستە ئەوان بەو شێوەیە تەنفیزیکەن ئەو تعلیماتە مهمە ئێستا من
ئەو دەقەی لە بەردەست مای هەوڵە دەم قەدرە الإمکان لێی بخوێنمەوە بەم شێوەیە بە مێجەرسۆنەڵێ عفۆن بە مێجەر نۆئیلەڵێ ئەمە تعلیماتی حکوومەتی بەریتانیا ئەیدا بە مێجەر نۆئیل کە هاتووە بۆ لای شێخ پێڵێ تۆ بە مەسئولێکی سیاسی لە لیوای کەرکووک تەعین کراوی لە 1 نۆڤەمبەرەوە ئەم تعلیماتە وەرەگری و ئەو ئیدارە و سەلاحیەتە ئەکەوێتە بەردەستت لیوای کەرکووک لە زێی بچووکەوە بەرەو دیالە لە سەر و ڕۆژهەڵاتیشەوە تا سنووری تورکیا و فارسە ڕوە ئەمە هەمووشی بەشێکە لە ویلایەتی مووسڵ لە هەموو ئیدارە و کاروبارێکیشیە ئەگەڕێتەوە لای حکوومەتی صاحب الجەلالە یعنی بەریتانیا پێویستە ئەوەش حساب بکەی هەرچی ئەکەوێتە بەردەستت لەم ناوچە جوگرافیە لە بازنەی داگیرکردنی سەربازیدایە و پێویستیشە ڕاستەوخۆ کارەکانت ئەرکەکانی سەرشانت بگریتە بەردەست و ڕەفتار لەگەڵ سەرانی ناوچەکە دەسەڵاتداران و نفوزی خاوەن نفوزی ناوچەکە بکەیت بەڵام ئەوەشت لە مێشکا بچەسپێ کە بەرپرسانی سەربازی هیچ احتیمالێ بۆ ئەوە دانانێن کە هێزی سەربازی لە سلەیمانی بکێشنەوە یان لە هیچ شوێنێکی تر لەم ڕۆژهەڵاتەی لە بەردەستمانایە ئێستا تۆ پێویستە ئەو سەرکردە ناوچەیانە تێبگەێنی کە تەرتیباتێکی نوێ ئەکرێ پاشان شتی تری لەسەر بینا ئەکرێ کە زەروریە بەڵامە بێ ئەوان زۆر ورد بۆ ڕوونکەیتەوە کە ئیدارەی بەریتانی نایەوێ شتێکی نامە و غەریب لەسەر ناوچەکەیە بچەسپێنێ یان ئیدارەیە کە خۆیان نایانەوێ ئەمە لێرە دەقەکە کۆتایی پێهات مێجەر نۆئیل هات بۆ سلەیمانی استقبالێکی زۆر چاکرا هەروەکو عادەتی کووردە ماشەڵڵا هەرجی گارنەر نییە کە گوڵیان پێشکەش کردو هەر کۆڵن پاوەڵ نییە کە گوڵیان پێشکەش کردو هەرەوە نییە مەلا بەختیار ئافرەتی کۆ کردەوە هی کورد ڕەقسکەن لە بەردەمی داگیرکەرانی کوردستان و احتیلالی ئەمریکیە کوردەکان هەموو استقبالێکی باشی مێجەر نۆئیلیان کردو ئەویش هاتە ئەوێ بەڕەسمی شێخ مەحموودی تەعین کرد بە حکومدار حتى لفظی کەلیمەکە پێوترێ حکومدار بە ئینگلیزی HUKUMDAR حکومدار چونکە ئەوان لەوێوە لە زمانی عوسمانی و ئەم لەفزەیان بەو شێوەیە وەرگرت بوو حکومدار یعنی ئەم حکومەی بەدەسەوەیە نەهاتون هیچ سیغەیەکی سیاسی بخەنە پاڵ لەوەی کە لە دید و تێڕوانینی هەموو ڕۆژهەڵاتە هەیە کردیان بە حکومدار و پێویستە هەموو ئەمیران و خەڵکان و سەرهۆز و تیرە و بەرەبابەکانی تر بێنە ژێر کۆنتترۆلی شێخەوە ئەنجا گەورەتر لەو هات کە ناوی وڵسنە ئەویش هات بۆ سلەیمانی مؤتەمەرێکی گەورەی پیاماقوڵانی کورد لەو کاتەیە گیرا و سەرانی کورد زیاد لە 61 کەس لەسەر قەبیلە و تیرە و هۆزەکان بەشدار بوون بیمافیهی سەرۆک خێڵەکانی کوردستانی ڕۆژهەڵاتیش کە ئینگلیز نەیەویست بێن بەڵام ئەوان هەر هاتبوون و هەمویان ئامادە بوون لە کانونی یەکەمی 1970 ئەمە شێخ ئامادەی کردبوو ئەو سەرۆکانش هەموو ئامادە بوو بوون کە خاوەن نفوزن ئەم پیاماقوڵانەی کورد کێشە سیاسیەکانیان باسە کرد لەو ئەدوان تەوەری باسەکانیان باسی ئەو بوو کە ئیدارەی شارێکیان ێسە بەدەستەوەیە ناوچەیەک وەکو پایتەختە گرنە بەردەست لەبەرە دیدی شێخ مەحموود و ئەوانەی دەوروبەریشی وابوو کە سلەیمانی ئەبێتە پایتەختێک و وردەوردە تەشەنە ئەکا بۆ هەموو سەراسەری ئەو ناوچانێکە لە ژێر نفوزان ئەشێ بخرێنە ژێر نفوزەوە چونکە لە زمنی ئەوانەشە بانە و سەردەشت و پاوە و ئەم ناوچانەی تری سۆرانی ئەو دیویش کە دوایی بوو بەهی ئێران هەمووی وانیاز بوو کە بخرێتە ژێر دەسەڵاتی شێ مەحموو بۆیە شێ مەحموو هەر لەو کاتەیە یاداشتێکی دایە ویلسۆن کە وەکیلی مەندووبی سامی بوو دایە دەستی کە کوردەکان وا تەماشای حکومەتی جەلالەی مەلیکە ئەلیزابێسەکەن کە بۆ ئەوە هاتووە عێراق و ئەهلی عێراق لە چەوسانەوەی تورک ڕزگارکە ئەمەش دەقینامەکەی شێخەکەی خوێنمەوە
هەروەها ئومێدیان وایە کە کوردەکانیش یارمەتی ئەوان وەربگرن و لە سربەخۆیی خۆیان بێخەم بن، یعنی سربەخۆییەکیان بۆ مسۆگەرکەن. زەعیمەکانی کورد بەو سیفەتەی کە نوێنەری خەڵکی کوردستانن هەمویان داواکەن لە حکوومەتی بەڕێستان کە قبوڵیان کەن و بیان خەنە ژێر حیمایەی بەریتانیاوە با لە عێراقیشدا بن بۆ ئەوەی کە مەحروم نەبن لەو سوودانەی کە حکمی ئیدارەی بەریتانی ئەیهێنێتە دی بۆ خەڵکی. پاشان داوای ئەویان کرد لە حاکمی سیاسی عێراق کە نوێنەرێک قبولکە لەوێوە نوێنەرێ بنێرێ بۆ لای کوردەکان هەتاوەکو کوردەکان بخرێنە ژێر دەسەڵاتی حکوومەتی بەریتانیەوە هەتاوەکو ئەو پێشکەوتن و گەشە و نەشونمایەی کە هەیە ئەو ئاشتەی کە هەیە بە شێوەیەکی شارستانێتیانە کوردەکانیش وەری بگرن و ڕەفتاری لەگەڵدا بکەن و ئەو کاتە کوردەکانیش ئامادەن هەموو جۆرە هاوکاری و یارمەتیەکی حکومت بکەن و نەسیحەتیشی وەرگرن. ئەمەی کە خوێندیشمەوە وەسیقەیەکی ترە وەزارەتی خارجی بەریتانی FO ژمارە 371 خەتێکی مائل 5069 تەلەگرامێکە لە سیڤیل کۆمیشنارۆ نێرراوە واتە مەندووبی سامی مەدەنی کە بە SL ئەنووسرێ لە 3 جوولای 1920ەوە چووە بۆ ئەوێ. ئەمەش دیسان ئەم دوو وەسیقەی هەردووچی خوێنمەوە. ئەوە مهمە کە ئەومان پیشانەدا کە ئینگلیز بە دید و تێڕوانینێکەوە تعلیماتێکی سارمیان داوە مێجەر نۆئیل و نردویانە تۆ ئاوا ئەڕۆی بۆ کوردستان. شێ مەحموودیش کۆبوونەوەیکی بەو خەڵکە کردووە و یعلانی ئەوە بووکەوە حکومدارە بەڵام پێی وایە مەلیکێکی وەکو مەلیکی عەبدولعەزیزە یان ئالجابر و ئالسەباحە لە کوێیت یا پێی وایە وەکو ئەوانەی ئەلبانیایە. هەرچەنە هێشتا شێخ ئەوەندەی چاو دیدی سیاسی زیاتر نەکرابەوە بەڵام شێخ ئیتیساڵات و پەیوەندەکانی لەگەڵ ناوچەی عەرەبیە هەبوو. ئەو کاتێک کە شێخ دانرا حکومەت و حکومداریەتەکەی ئەو ڕانیەی تیانە بوو، جافەکانی هەڵەبجەشی تیانە بوو، هەمەوەندی چەمچەماڵیشی تیانە بوو، خەڵکی کفریشی لەگەڵ نەبوو، بەڵام نفوزی تاکو کۆی سنجاق و ڕەواندز ڕۆیشت بوو. ئەیویست زیاتریکە بەڵام هەر خۆیان نەیان هێشت کە نفوزی زیاتر ببێ. ئەمە لێرە جێلکە زابیەکەی ئینگلیزمان پیشانەدا چۆن ئەوان بە چ دید و تێڕوانینێکەوە هاتوون و شێخیش بە حسابی خۆی بە شێوەیەکی تر ئەڕوا بۆ ئیشەکە. بە هەر حاڵ مێجەر نۆئیل ئەوەندە بوو بە جێمتمانەی شێخ لە مدە 4 مانگ برایانی بەڕێز 4 مانگ ئەم هەموو سیقەیە دروستە بێ. ئەمەی باسییانەکەین مانگی 12/1980 مێجەر نۆئیل بوو بە مستەشار ڕاتبی بڕیەوە بۆ ئەو خەڵکە هەمووی ڕاتبی زۆر مغری تەبانەوەیتر هەموو کتێبەکان تقریبن باسی ئەو شتانەکەن. هەر زەعیم قەبیلەیەک 2000 ڕوپێی وەرەگر مانگانە 5000 ڕوپێش بۆ تەئمینات 50 سوارەشی هەبوو حتا ئەوش بە ئینگلیزی نووسراوە SUWARIS سوارس یعنی سوارچاکانی کە لەگەڵی هەبوون 50 کەسی بۆ بڕایەوە. بۆ شێخیش یارمەتیدانێکی زۆر سەخی هەر لە قەوسا لە ئینگلیزەکە وان نووسراوە زۆر سەخی بۆ شێخ 600 فارسیشی بدرێتێ ڕاتبی 600 سوارچاکیشی بدرێتێ. بەم شێوەیە مێجەر نۆئیل بوو بە مستەشاری شێخ. ئەوانەی کە یاداشتەکانی خۆیان نووسیوەتەوە لەو سەردەمانەیە یەکی وەکو ڕەفیق حیلمی یان یەکی وەکو کتێبی چیمدی یان هەر کەسێکی تر کە لەو سەردەمایە لەگەڵ شێخا ژیاون و باسی مێجەر نۆئیلەکەن ئەڵێن مێجەر نۆئیل بوو بە یەکەم متمانە پێکراوی شێخ. شێخیش کاریگەری هەبوو جێتەسیرێکی هەبوو لە سەر مێجەر نۆئیل ئەم دوانە پێکەوە بوون. بەڵام 3 مانگی برد لە ئازاری 1990 ئینگلیزەکان هەستیان پێکرد پێویستیان بەوە هەیە دیسان چاو بجێڕنەوە بەسەر سیاسەتی خۆیانە پێداچوونەوەیەک بکەن. کۆبوونەوەیکیان بۆ ئەمە بەستە کرد. کۆبوونەوەکان پێک هاتووە لەمانەی کە ئیڵێم ئەرنۆڵد ویلسن ئەمە لە بەغداوە، لیچمان زابتێکە ئیدارەی ئینگلیزیە با بەڕێوە لە مۆسڵ، دەبلیو های زابتێکی تری ئینگلیزە لە هەولێر، مێجەر نۆئیل خۆی کە مێجەرە لە سلەیمانی
لۆنگریک کە ئەفسەرێکی ترە لە کەرکووکە و دوایش لە کفریە ئەمانە کۆبوونەوەیان کرد بڕیاریاندا دووشتیان بڕیاردا یەکەم نفوزی شێخ کەم کەنەوە دووهەم مێجەڕنەوە ئیلا بن مێجەر سۆن بخەنە جێی مێجەر سۆنیش کە پیاوێکی بە فیتنە و شەیطانتر بوو دیارە هەر سیاسەتی خۆشیان تەبعاً وای پێویست کردووە لەبەرەوە گۆڕانکاری یەکسەر ڕوویدا 3 مانگ ئەم دۆستایەتیە توولی کێشە 3 مانگی زۆر کەم مەسافەیەکی زۆر کەم مێجەڕنەوە ئیل بوو بە مستەشار ئەم پارانەی کەوتە تەوزیعکردن و شێخ بوو بە حکومدار ئیعلانی دەوڵەتی کرد و شێخ ئیتر تەسەڕفاتی وەکو طبعاً وەکو حاکمێگە کرد قازی لە سلێمانیا تەعین کرد و مدیری پۆلیسی لە سلێمانیا تەعین کرد و هەموو خزم و کەسوکارەکانی طبعاً هی خۆشی نزیک کردبوونەوە لە خۆی چونکە بە طبیعەتی حاڵ خزمەکانی خۆی نزیکتر بوون لێ و سقەی زۆرتر لە سەریان هەبوو هەرزوو ئەمانەی کە نزیک کردەوە ئیتر خەڵکیی تریش بێزاریەکی زۆریان بۆ دروست بوو بە تایبەتی هەندێک خەڵکی تری مسەقف لە بینی قەوسا طبعاً کە لەو سەردەمەیە متەئسر بوو بوون بەو شۆڕشی نامق کەمال و عەبدوڵڵا جەودەت و شۆڕشەی کە لە ئەستانە کرابوو ڕەفیق حلمیشیەکێ بوو لەوانە ئەم گەنجانە و ئەم مسەقفانش ئیزعاج بوون لەوەی کە شێخ مەحموود حکمێکی مەلایانەی گرتووەتە بەردەست دینیە بەڵام لە هەمان کاتە سیستمێکی ئۆرۆستۆقراتی چینایەتی بەڕێوە ئەبا کە هەر خۆی و شێخ و ئاغاکان سەرپەرشتیان هەیە لەو کاتەشە ئاغاکان لە ١٤ کۆمەڵگی کوردەواریان پێگەهێنا لە لای خەڵکیش بغزێنراو بوون شێخی ژەمانەی نزیگە کردەوە لەبەرەوە ئەمانە هەمووی بوون بە سەبەبی ئەوەی کەوا وردە بێزاریەک ڕوو بدا ئەو حکومەتێک کە یەکەم جار دروست بوو حکومەتێک نەبوو هەر ناوی حکومەت بوو سیستمێکی وەکووتمان شێخایەتی بوو نەک شێخایەتیش بۆ معنای شێخی طریقەت بەوە بەڵام سیستمێک بوو خێڵەکی بوو بۆیە لە مانگی 1990 یعنی 5 مانگە حکومەت تەشکیل بووە و شێخ بووە بە حکومدار بەرامبەر بە ئینگلیزەکان ڕاوەستایە کە ویستیان نفوزی کەمکەنەوە یەکسەر چووە سەر کابرایە کە نوێنەری حکوومەتی بەریتانی بناوی گرین هاوس بوو گرتی و ئەو کەسانی تریشی کە لەوێ هەبوون هەمووی گرتن دەستی گر بەسەر هەموو ئەوانەی ئینگلیزە ئیعلانی دەوڵەتێکی کوردستانی کرد و عەلەمی کوردیشی بەرز کردەوە ئەمەش طبعاً بوو بە سەبەبی ئەوەی کە حتمما پێککێشان ڕوو بدا لە نێوانی هەردوو لا ئیتر تەواو هاتە سەر ئەوەی کە ئیتر حتمما ئەبێ شەڕێکی گەورە بەرامبەر بە یەکتری بکرێ ئینگلیزەکان هاتن ئەوانەی کە لە کەرکووک بوون ئەوەی لە کفریەوە بوون لەگەڵ هەمەوەندەکانە کە هاوکار بوون ئێمە باسی شێخ سەعیدمان کە کرد وتمان چۆن خۆی بەست بوو لە داریکەلیەوە 1000 چەکداری دەروێشی خۆیان و ساداتی بەرزنجی برد بەرەو هەمەوەند و دەیەکانی سووتاندن و خەڵکیی زۆری لێ تەفروت و ناکردن ئەوانش بە فرسەتیان زانی کە ئینگلیز و شێخ بەرامبەر یەکوەستانەوە چوونە پاڵ ئینگلیزەکان و ئینگلیزەکان شۆڕشێکی تر خەڵکانێکی تریان هێنابوو سەربازانی تری ئەفغانی و هندی و ئەوانیان لەگەڵا بوو بەڵام وەختێک کە هاتن لەگەڵ شێخا ڕوبەڕووی یەک بوونەوە ئینگلیز تێک شکان و نەیانتوانی بەرامبەر بە شێخ بوەستنەوە لەبەرەوە ئەو کاتەکەی تر شێخ زاڵ بوو بە سەریانە دەسەڵات و نفوزێکی زیاتری بۆ دروست بوو خەڵکانێکی تر هاتنە پێشتر بەڵام لە هەمان کاتیشا ئینگلیز حسابێکی زۆر گەورەی بۆ کرد کە ئەم ڕاپەڕینە و ئەم دەرکردنی ئینگلیز و ئیدارە گرتنە و عەلەم هەڵکردنە شتێکی زۆر گەورەیە خەبەرەکەی بڵاو بێتەوە بەناو عەرەبەکان ئەوانی ژوا ئەکەن نفوزی ئینگلیز کەمە بێتەوە بۆیە ویلسۆن ئەم جارە قووەتێکی گەورەی پێکەوەنا کە 2400 چەکدار بوون هەمووی هێنان ئەم جارە دیسان کوردەکانی تریش ئەوەی کە لەگەڵیان نابوو هەمویان هێنان بەرەو سلەیمانی لە کەرکووکەوە هێنان بەرەو سلەیمانی ئیتر لە دەربەنی بازیانە معروفەکەیتر بوو بە شەڕ ئەوەشکەوە سەرپەرشتیە کردن یەکێک ناوی لۆنگریکە ئەو سەرپەرشتی شەڕەکەیە کرد و هاتن هەموو لەوێ ئەو شەڕە ڕوویدا کە پێوترێ شەڕی بازیان و شێخ تایە بریندار بوو لە شوێنە کە پێڵەن بەردە قارەمان دوایی ناسرایەوە شێخیان بە برینداری گرت ئەمە لە هەفتەی 1990 ینی هەموو ئیدارەی شێخ 6 مانگ لە ئەوەڵ ڕۆژی ئیتیفاقەوە 6 مانگی توول کێشە تا ئەو کاتێک کە گرتیان ئیتر حکمی ئەعدامی دەرچوو بەڵام دوایی حکومەکە گۆڕرا بە نەفیکردن نەفیان کرد بۆ جزیرەیەک لە هەندستان پاشان بە مدەی 45 ڕۆژ هەموو ناوچەی کوردستانیان سەر لە نوێ کۆنتترۆل کردەوە و خستیانەوە ژێردەستی خۆیان و حاکمی ئینگلیزیان بۆ تەعین کردەوە
ئەمە بە شێوەیەکی گشتی باسی دامەزراندنی حکومەتی یەکەمی شێخ مححمودی حەفید بوو کە لە سلێمانی دامەزرا و تەعین کرا بە حکومدار کە هەندێک کەس زۆر بە گەورە نیشانی ئەدەن بەڵام ئینشاء الله ئەگەر زیندوماین هەفتەی داهاتوو دێمە سەر هۆکارەکانی فەشەلی شێخ مححمودی حەفید و ئەوانەی دەوروبەری لە دروستکردن و ئیعلانکردنی دەوڵەتێکی کوردی و پاراستنی و ئەو هۆکارانە چی بوون بە شێوەیەکی گشتی کە بوونە سەبەبێک بۆ ئەوەی کە ئەو هەلە مێژوویە گەورەیە لە دەست بچێ کە هەر وەکو هەلی دوای ڕمانی سەدام حوسەین وایە کە ئێستا هەمان لۆمە و گلەی کە ئەکرێتەوە لە شێخ کە بۆچی دەوڵەتی دروست نەکردووە ئەکرێتەوە لە سەرانی پارتی وێچەتی کە ئەوانیش بۆچی ئەم هەلە زێڕینەی کوردیان لە دەستدا ئەگەر ئەمان ژێرزەمینی پەیوەندیان بە خودی ئەمریکاوە نەبووە و نەبوون بە سەربازی کە ناتوانن پێ هەڵهێننەوە بەبێ موافقەتی ئەوان خی پەروردگار ئێمە شوێوەش سەرکەوتوو بکە هیوادارم ئەمانە هەمووی دەرسێک بن ئیسیفادیان هەبێ بۆ جیلی تا زەمان بۆ ڕوونکردنەوەی زۆر شت بۆ ئەوی کە ئێمە ئەمانەی وەکو ئەهلی ئیسلامەوە بسەلمێنین کە دەسەڵاتی کوردی هەر وەختێک نفوزی بوو بێ هەر وەختێک بوو بێ بە خاوەنی ئستقلالیەتێکی خۆی چەند بچووک بێ وەکو ئەوەی شێ مەحموود یا گەورە بوو بێ وەکو ئەوەی بەدرخانی گەورە کە لە مووسڵەوە بۆ سنە لەوێەوە بۆ ئەرز ڕووم بۆ دیاربەکروان و بۆتان هەمووی گرتبەوە لەژێر ئیدارەی خۆیان گەورە بوو بنیا بچووک بە کارتێکردنی ئیسلام بووە و کوردیش بە غەیری ئیسلام ناتوانێت هیچ جۆرە ئستقلالێتێکی خۆی بپارێزێ خی پەروردگار ئێمە شوێوەش سەرکەوتوو بکە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خير.